Mêhvanên qedirgiran amadebûyên hêja, em ê bi siruda niştimaniya Eyreqî merasîma xwe dest pê bikin. Bo rêzgirtin ji riha paka şehîdên Kurdistanê em ê bîstekî bi bêdengî rawestin. Riha wan şad û rêya wan pir rêvîn be. Mêhvanên qedirgiran, mamoste, nivîskar, medya û rêkxistinên çandî û kultûrî, gelek bixêr bên, gelek bixêr bên bo duyemîn merasîma xelata Zarayê bo zimanê Kurdî. Her wek ku hûn dizanin, 2 salan berî niha di roja destbeserkirina Zara Mihemedî, mamosteya zimanê Kurdî, li Rojhilatê Kurdistanê saziya Kurşopê wek erkeke niştimanî bo xizmetkirina zêdetir bi zimanê dayîkê, xelatek li jêr navê Xelata Zarayê bo zimanê Kurdî ragihand. Ragihandina vê xelatê bû cihê keyfxweşî û denvedaneke berçav hebû garî bala gelek ji medya û sazî û layenên siyasî yên Kurdistanê bo aliyê xwe rakêşe. Bi xweşî ve sala borî saziya Kurşopê garî starta vê merasimê lê bide û vê xelatê bike stekoyek bo rêzgirtin û nasandina zêdetir ya wan mamoste û nivîskarên Kurd ku di warên cuda cudayên zimanê Kurdî de xebatê dikin û bo wergirtina vê xelatê têne destnîşankirin. Îsal jî di duyem merasîma xelata Zarayê de bi amadebûna we hêjayan di rewşeke hunerî û ferhengî de em ê pêk be rêz ji xebatkareke din
ê zimanê Kurdî bigire. Niha jî em daxwazê ji rêzdar Welat Qadirî serokê saziya Purşopê dikin ku kerem bike bo pêşkêşkirina gotara xwe. ئەو کاتتان باش میوانانی هێژا، مامۆستایان و نووسەرانی بەڕێز، ڕێکخراوە و میدیا کوردستانیەکان، کەسایەتی و چالاکوانانی کورد. بەخێر بێم بۆ دووەمین مەراسمی خەڵاتی زارا بۆ خزمەت بە زمانی کوردی. خۆم زۆر بەبەختەوە دەزانم کە لە بارودۆخێکی وەها سەخت و دژواردا کە ئێستا گەلی کورد ئەیدا تێدەپەڕێ، بتوانین خزمەتی زمان و کەلتوری نەتەوەکەمان بکەین و هیوادارم چالاکی وەکو مەراسمی خەڵاتی زارا ساڵ بە دوای ساڵ بتوانێت بە نوێکاری زیاتر خزمەت بە زمانی کوردی و زمان زانان و خەباتکارانی ئەو ڕێبازە بکات. بە ئاوردانەوە لە دۆخی زمانی کوردی لە چوارپارچەی کوردستان و دیاسپۆرا دەبینین لە 100 ساڵی ڕابردوودا نەیارانی کورد لە هەر چوارپەشی کوردستان هەم بەهۆی سیاسەتی نکۆڵیکردن و هەمیش بەهۆی دەسەڵاتیانەوە ڕێگەیان نەداوە زمانی کوردی ببێتە زمانی پەروەردە و لە هەموو ڕێگەیەکەوە هەوڵی تواننەوەی زمان و هونەر و کەلتوری کوردیان داوە و بەم هۆیەوە کاریگەریەکی مەترسیداریان لەسەر زمانی کوردی دروست کردووە. بەڵام نەتەوەی کوردیش لە هەر کام لە بەشەکانی کوردستان لە بەرامبەر ئەو سیاسەتەی نەیاراندا خۆڕاگریان کردووە و سەرەڕای ئەو خەسار و زیانانەش کە لە هەر کام لە بەشەکانی کوردستان پێیان گەیشتووە بە پێی توانای خۆیان زمان، هونەر، کەلتوری خۆیان پاراستووە. لە باکووری کوردستان سەرڕای هەوڵی سیستماتیکی تواننەوەی زمان و کەلتوری کوردی و دانانی بربەستی یاسایی بۆ پێشگیری لە پەروەردە و ئاخافتن بە زمانی کوردی، بەڵام دڵسۆزانی ئەو بوارە کۆڵیان نەداوە و بەکردنەوەی دەیان تا مەزراوەی تایبەت و لە پلاتفۆرمەتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بزابێکی نوێیان بۆ بەرپەشدانەوەی سیاسەتی ئاسیمیلاسیۆن دەست پێ کردووە و بەدامەزراندنی چەندین دەستگای چاپ و پەخشی کتێبی کوردی و چاپکردنی سەدان کتێبی کوردی وەکردنەوەی بەشی زمانی کوردی لە چانزانکۆی باکووری کوردستان و داکۆکیکردنیان بۆ جێبەجێبوونی پەروەردەی خوێندن لە قوتابخانەکاندا و هەروەها کەمپێنی سوێندی گەنجانی سەربەخۆ بۆ ئاخافتن بە زمانی کوردی نمونەی بەرچاوی ئەو بزاوەن. لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای هەر چەشنە گەورەفت و کۆسپێک کە کۆماری ئیسلامی ئێران بۆ چالاکبانانی زمانی کوردی پێکدێنێ، چالاکی و بزابێکی ڕژدی ئەدەبی و هەروەردەی زمانی کوردی و پێشخستنی زمان و ئەدەبیاتی هونەری کوردی لەلایەن مامۆستایان، ڕووناکبیران و هونەرمەندانی گەلەکەمانەوە لە ئارادایە و پێشەنگانی ئەو بزابەش لە گرتن و سزای زیندان و ڕێگریکردنیان لەوانەوتنەوە بێبەش نەبوونە. بۆ نمونە زارا محەممەدی، مژگان کاوسی، سەیوان ئیبراهیمی، ئیدریس مینبەری و دوای نمونەی ئەم خۆڕاگریەش هەڵوێستی نووسەران و هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای کۆچی دوایی هونەرمەند تاهیر خەلیلی بوو. لە باشووری کوردستان و لە ئەنجامی دەیان ساڵ خەباتی بێوچان و شەهیدبوونی دەیان هەزار پێشمەرگە و تێداچوونی سەدان هەزار خەڵکی سڤیل لە پرۆسەی بەدناوی ئەنفال و کیمیاباران و کۆمەڵکوژی کوردانی هێزدی و کاکەی و فەیلی، سەرەڕای ئەمەی کە زمانی کوردی وەک زمانی فەرمی حکومڕانی و پەروەردەی هەرێمی کوردستان دانی پێدانراوە و ئەم مافە لە دەستوری عێراقیشدا چەسپاوە و زمانی کوردی لە سەراسەری عێراق لە تەنیش زمانی عەرەبی وەک زمانی فەرمی دانی پێدانراوە. بەڵام ئێستاش گەورەترین پلانی توانەوەی زمانی کوردی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە خانەقین و کەرکووکەوە بگرە تا دەگاتە شەنگال و مووسڵ بەردەوامە. لە ڕۆژئاوای کوردستانیش وێڕای ئەوەی کە بە هەوڵی بەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زمانی کوردی لەو شوێنانەی کە دەسەڵاتی کوردی تێیدا هەیە بە فەرمی سیستەمی پەروەردە جێی خۆی گرتووە و پێش دەکەوێت. بەڵام لە ناوچە داگیرکراوەکانی ئەفرین و سەرێکانی و چەند ناوچەی تر سیاسەتی قڕکردنی زمانی کوردی لەلایەن داگیرکەرانەوە بەڕێوە دەچێت. لە هەندەران
لە نێو کوردانی دیاسپۆرادا بە کەڵک وەرگرتن لە ڕێگاپێدانی یاسایی وڵاتان هەوڵی جددی بۆ خزمەت بە زمانی کوردی هەیە و سەدان مامۆستا و نووسەر و توێژەر و شاعیری کورد لە دیاسپۆرا بە نووسین و توێژینەوە و وەرگێڕان خزمەتی زمانی کوردی دەکەن و لە ساڵی ڕابردووشدا دەستگایەکی چاپ و پەخشی کتێبی کوردی لە ئەوروپا دامەزراوە و گەلێک کتێبی کوردی بۆ کوردانی دیاسپۆرا چاپ کردو و بڵاو کردوتەوە. جێگای سەرنجە کە نایارانی گەلی کورد لە درێژەی کۆمەڵکوژی ئەنفال و کیمیاباران و سەرکوت و زیندانی و ئەشکەنجە و لە ناوبردنی جەستەیی کوردان ئێستاش بە شێوەیەکی بێدەنگ دەستیان داوەتە کۆمەڵکوژی کەلتوری و کۆمەڵایەتی و زمانی نەتەوەی کورد تاکو مێژوو زمان و شارستانیەت و کەلتورمان بسڕنەوە. بە دڵیاییەوە ئەم جۆرە کۆمەڵکوژیە زۆر مەترسیدارترە لە کۆمەڵکوژی جەستەیی تاکی کورد. لەبەر ئەوەی پاکتاوی زمانی هەر نەتەوەیەک بە واتای قڕکردن و نەهێشتنی ئەو نەتەوەیە. زمان گرنگترین ناسنامەی هەر نەتەوەیەکە و سڕینەوەی زمانی هەر نەتەوەیەک بە واتای مردن و لەنێوچوونی ئەو نەتەوەیە. نەیاران بۆ پەردەپۆشکردنی ئەو تاوان و کۆمەڵکوژی و وێرانکاری لە مێژووی دوور و نزیکدا بەسەر کورد و کوردستانیشیان هێناوە بە دامەزراندنی دەیان دامەزراوە و ڕێکخراوی تایبەت بە تەرخانکردنی سەرمایەیەکی زەبەلاحی مرۆیی و ئابووری بە کەڵک وەرگرتن لە هەموو ئامرازەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندن و ئینتەرنێت و سینەما و فیلم لەلایەک هەوڵ دەدەن لە زێهن و بیردانکی خەڵکی کورد و ڕایگشتیدا ڕەوایی بەم تاوانکاریەی خۆیان بدەن. لەلایەکی دیکەشەوە ئەو دامەزراوانە دەخەنە خزمەتدام و دەستگا سەرکوتکەرەی خۆیان تاکو بە چاندنی تۆوی دووبەرەکی و بێباوەڕی و ناومێدی لە نێو خەڵکی کوردستاندا یەکگرتووی کۆمەلگای کوردستان لەبار ببەن و بتوانن ڕۆڵێکی وێرانکەر و ڕوخێنەر دژ بەگەلی کورد بگێڕن. ئەوڵدانی نەیاران بۆ ڕووخاندنی ئیرادە و هەمۆڕاڵی نەتەوەییمانە بۆ ئەوەی وەک چۆن وڵاتمانیان داگیر کردووە بە شەڕی نەرم و بە شێوەیەکی بێدەنگ بتوانن مێشکی تاکی کورد داگیر بکەن و کورد لە ناسنامەی کوردبوونی خۆی بشۆن و تاوای لێبێ کە کورد وا بزانێ ناسنامەی ئەو بەشێکە لە پاشکۆی ناسنامەی داگیرکەر و بەم شێوەیە کورد لە ناسنامەی خۆی بە تەواوی نامۆ بکەن. لەوەها بارودۆخێکی سەخت و دژواردا بەهۆی نەبوونی میدیایەکی پرۆفشناڵی نەتەوەیی و نیشتیمانی بۆ کورد کە بتوانێ بەرامبەر ئەو پیلانانەی داگیرکەرانی کوردستان بەرپەشدانەوەی هەبێت بەداخەوە وای کردووە نەیارانمان لە چوارپارچەی کوردستان بتوانن بۆ ئیمکاناتە زەبەلاحەیان پیلانەکانیان زیاتر پەرەپێ بدەن. ڕێکراوی کورتشۆ بە هەستکردن بە مەترسی گەورەی نەیاران لەلایەک و بۆشایی پیشەیانەی میدیای کوردی لەلایەکی دیکەوە بۆ برەودان بە کەلتور و زمان و مێژوو ناسنامەی کوردی دامەزراوە و هەوڵی ئێمە بربەرەکانەیە لەگەڵ پیلانی شومی نەیاران و هاوکات هەوڵدان بۆ گەشەپێدانی زمان و کەلتوری دەوڵەمەندی کوردی و هەموو ئەو نرخ و بەها جوان و مێژوویانەی نەتەوەی کووردا کە لە شارستانیەتی کەونارەوە و لە قوڵایی مێژووەوە نەوە لە دوایەوە تا ئێستا هێناویەتی و پاراستوویەتی. خاوەنداریەتی کورتشۆ لە ئیرادەی نەتەوەی و هەموو نرخ و بەهاکانی کۆمەلگای کوردستانە بۆ بەرپەشدانەوەی هەوڵی توانەوە و سڕینەوەی کورد لەلایەن داگیرکەرانەوە و هەروەها بۆ پوچەڵکردنەوەی ڕووپاگەندی چەواشەکارانەی نەیارانی کورد و ناوزڕاندن و ناشرین نیشاندانی کۆمەلگای کوردی وەک خەڵکێکی دواکەوت و تونڕە و تاوانکار. ئەمەش وەک ئامرازێکی چەواشەکارانەی داگیرکەرانی کوردستانە، نەک تەنیا دژی بزودنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان بەڵکو لە دژی زمان و کەلتور و مێژوو هەموو بنەما معریفی و هێما و نرخەتەوەیەکانمانە کە ناسنامە و شارستانیەتی کورد لەسەری بنیاد نراوە. کورتشۆ بە ئیمکاناتێکی کەمەوە بەڵام بە بیرێکی استراتیژی و نیشتیمانیەوە بە کەڵک وەرگرتن لە پلاتفۆرمەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر بنەمایەکی زانستی و معریفی هەوڵی پاراستن و گەشەپێدانی ناسنامەی نەتەوەیی و نیشتیمانی کوردستانیان دەدات. بەڵام بۆ لە پیرۆزەدا لە جێی خۆیەتی کاو داوا لە دایکان و باوکانی کورد بکەین لە هەر شوێنێک هەن
ناوی کوردی بۆ منداڵەکانتان هەڵبژێرن و بە زمانی شیرینی کوردی پەروەردەیان بکەن. داوا دەکەین هونەرمەندان، نووسەران، شاعیران، فیلمسازان بەرهەمی کوردی بەئاپرێن و داوا لە کچان و لاوانی نیشتیمان دەکەین بە پۆشینی جلوبەرگی کوردی و گەشەپێدانی کەلتور و دابوونەریتی نەتەوەیی ڕەشبەڵەکی کوردی بخەڵێن و خاوەنداریەتی لە نرخ و هێمانەتەوەیەکانمان بکەن. داوا لە کوردستانیان دەکەین خاکی پیرۆزی نیشتیمان وەک گلێنەی چاویان خۆش بێت و ژینگەی نیشتیمانی بابوو باپیران ئەو شوێنەوارانەی ئەو شوێنەوارە مێژوویانەی کە بەڵگەی شارستانیەتی کوردن بە خاوێنی بپارێزن. داوا دەکەین ڕۆشنبیران، مێژوونووسان، میدیاکاران و دامەزراوەکانی پەروەردە و زانست ڕێگری بکەن لە سڕینەوەی ناوی گوند و شار و شاخ و شوێنەوارە مێژوویەکان لەلایەن داگیرکەرانەوە. داوا دەکەین بازاڕیان، کاسبکاران، بازرگانان تابلۆی کوردی بۆ دوکان و کۆمپانیا و شوێنە بازرگانەکانیان هەڵبژێرن و قوتابخانە و زانکۆ و نەخۆشخانە و شەقام و کۆڵانەکان هەڵگری ناو و هێمای کوردی بن. لە کۆتایی قسەکانمدا دەمهەوێ سپاسێکی بێپایانی تیمی ئامادەکاری مەراسمی خەڵاتی زارا و لێژنەی هەڵبژاردننی براوەی خەڵاتەکە بکەم کە خۆبەخشانە و ماندوونە ناسانە کاریان کرد بۆ هەڵبژاردننی براوەی خەڵاتەکە و ڕێکخستنی ئەم مەراسیمە. هەروەها پیرۆزبایی لە هەر کەسێک یان ناوەندێک دەکەم کە دەبێتە براوەی خەڵاتەکە و هیوای سەلامەتی و بەردەوامی و سەرکەوتن بۆ هەموو لایەک بە ئاوات دەخوازم هەرشاد بن. نەهاژی ئەمێ باڵاوە بکشین سەر ئینفۆگرافیەکە پڕژ زانیاریان دەرهەقێ کار و چالاکیên کورشۆپê li heyama du salên derbasbûyî de û ji aliyê tîma medyayî ya Kurtşopê ve hatiye amadekirin. Em ê pêk ve bînerê vê înfografiyê bin. ڕێکخراوی کورتشۆ. ڕێکخراوی کورتشۆ ڕێکخراوێکی ناحکومیە کە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بە فەرمی تۆمارکراوە و بە هەوڵ و هاوکاری کۆمەڵێک چالاکی خۆبەخش لە هەموو پارچەکانی کوردستان بۆ خزمەتکردن بە زمان، مێژوو، کەلتور و کەلەپۆری کورد و گەیاندنی نوچە و زانیاری باوەڕپێکرا و لەم بوارانەدا لە کۆتایی ساڵی 2021دا بە فەرمی کارەکانی دەست پێ کردووە. کورتشۆپ بۆ بەکردەیکردنی ئەو ئامانجانەی لە بەرنامەکەیدا دەستنیشان کراون بەکردنەوەی ئۆفیسی سەرەکی لە شاری هەولێر دەستی کردووە بە بەرهەمهێنانی کۆمەڵێک بەرنامەی ڤیدیۆیی سەبارەت بە پەروەردەی منداڵان، مێژوو، جوگرافیا، زمان، ئەدەبیات، هونەر و کەلەپوری کوردی و هەروەها دامەزراندنی ماڵپەڕێک و پێکێنانی تۆڕێک لە نووسەرانی هەر چوارپارچەی کوردستان بۆ لێکۆڵینەوە و نووسین لەسەر ئەو تەوەرانی لە ئامانجەکانی ڕێکخراوەکەدا دەستنیشان کراون. جا لەو ماڵپەڕە بۆ بڵاوکردنەوەی بەرنامە و بابەتەکانی چەند کاناڵی لە یوتیوب و تۆڕە کۆمەڵایەتیەکان کردوێتەوە کە لە درێژەی ئەم راپۆرتەدا ئاماژەیان پێدەکەین. لە بەشی بەرنامەکان لەم ماوەیەدا 260 ئاڵقا بەرنامەی جیاواز لە 8 وەردە بە پێی ئەم خشتەی خوارەوە ئامادەکراون. فێربوونی زمانی کوردی 35 ئاڵقا، مێژووی کوردستان 28 ئاڵقا، هونەری کوردی 55 ئاڵقا، فەرهەنگ و ئەدەبیاتی کوردی 51 ئاڵقا، جوگرافیای کوردستان 27 ئاڵقا، چیرۆک بۆ منداڵان 50 ئاڵقا، ئینفۆگرافی 10 ئاڵقا، کارتۆنی ئەنیمەیشن بۆ منداڵان 4 ئاڵقا. کۆی گشتی بەرنامەکان لە 260 ئاڵقا پێکدێن کە بەشێکیان لە دۆخی بەردەوامیدان و بەشێکی تریشیان لە داهاتوودا بە ستایلێکی جیاواز دووبارە بەردەوامیان دەبێت. شایانی باسە بەشێک لەم بەرنامانە لە ستودیۆ و بە ئامادەبوونی میوانەکان بەرهەم هاتوون و بەشێکیشیان وەک بەرنامەی گەڕا وڵات بە شێوەی مەیدانی بەرهەم هاتوون و ستافی بەرهەمهێنەر ناچار بوون بۆ بەرهەمهێنانی بەرنامەکان بە شارە جیاوازەکانی باکوور و باشووری کوردستاندا بگەڕێن. بەشێک لەم بەرنامانەش وەک بەرنامەکانی چیرۆکی منداڵان و هەروەها کارتۆنی ئەنیمەیشن بۆ منداڵانمان بە ستافی پسپۆر لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان سپاردووە و کورتشۆپ بە دابینکردنی تێچووی بەرهەمەکان دەبێتە خاوەنی ئەم بەرهەمانە.
ئەم بەرهەمانە بە یەکێک لە زاراوەکانی زمانی کوردی بەرهەمدێن و دواتر لەلایەن کورتشۆپەوە بۆ زاراوەکانی دیکە دوبلاژ دەکرێن. ماڵپەڕ و سۆشیال میدیای کورتشۆپ. ڕێکخراوی کورتشۆپ بۆ بڵاوکردنەوەی ئەم بەرنامە ڤیدیۆانەی بەرهەمی هێناون و هەروەها بۆ پاراستنی ئەو سامانە مێژووی و کەلەپوری و کۆمەڵایەتیەی لە کوردستان هەیە، هاوکارانی کورتشۆ لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر دەکەن و بابەت و وتاریان لەسەر دەنووسن و هەروەها بەمەبەستی ئاشناکردنی کوردانی هەر پارچەیەکی کوردستان و تاراوگە لەگەڵ سامانی کەلەپوری نیشتمانی گەورەیان و ئاشناکردنی خەڵکانی بیانی بە هەموو ئەو بوارانە لە کوردستان بڕیاریدا لە هەنگاوی یەکەمدا ماڵپەڕی کورتشۆپ لە 3 بەشدا بکاتە سەکۆی ڕنگدانەوەی بەهاکانی کۆمەڵگەی کوردستان. بەشەکانی ماڵپەڕەکەمان بریتین لە بەشی کوردی بە پیتی ئارامی، زاراوەکانی سۆرانی، هەورامی، کەلهۆڕی، لەکی و کرمانجی. بەشی کوردی بە پیتی لاتینی، زاراوەکانی کرمانجی و زازاکی. بەشی ئینگلیزی. پێکاتەی ماڵپەڕی کورتشۆپ ئەم بەشانە لەخۆ دەگرێت: زمان و ئەدەب، کەلتور و کەلەپور، مێژوو، هونەر، جوگرافیا، ناودارانی کورد، هەواڵ، بەرنامەکان، وەرزش، تەندروستی، ئابووری، کۆمەڵایەتی، زانست و تەکنۆلۆژیە، کتێبخانە، وتار، ڤیدیۆکان، ئەلبوم، ناوی کوردی بۆ منداڵان. جگە لەمانە کورتشۆپ چەندین کلیپ، ڤیدیۆ و بەرنامەی تایبەت بە بۆنەکانی بەرهەمهێناوەکە هەموویان بۆ مەبەستی خزمەتکردنن بە زمان، کەلتور، مێژوو و هونەر. پلاتفۆرمی کورتشۆپ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. هاوکات بۆ زیاتر ناساندن و بڵاوکردنەوەی بەرهەم و بابەتەکانی بەرهەم هاتوو لەلایەن تیمی کورتشۆپەوە هەموو ئەو بەرهەم و نووسراوانە لەسەر چەند پلاتفۆرمی جیاواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەکرێتەوە کە هەتا ئێستاش لە چالاکیەکانیان بەردەوامن کە بریتین لە وێبسایتی کورتشۆپ، ئەپلیکیشنی کورتشۆپ لەسەر هەردووک سیستەمی ئەندروید و iOS، یوتیوب، فەیسبوک، ئینستاگرام، تلگرام، تویتر، تیکتۆک، سریت. بەگشتی بەرهەمەکانی کورتشۆپ لەسەر ئەم پلاتفۆرمانە لە ساڵی 2023دا زیاتر لە 1 ملیۆن بینەریان هەبووە. خەڵاتی زارا بۆ خزمەت بە زمانی کوردی. ڕێکخراوی کورتشۆپ لە ساڵی 2022دا هاوکار لەگەڵ زیندانیکرانی مامۆستا زارا محەممەدی، مامۆستای زمانی کوردی لە شاری سنێ ڕۆژهەڵاتی کوردستان کە بەهۆی فێرکاری و پەروەردەی زمانی کوردیەوە سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپا بوو بۆ ڕێزگرتن لە هەوڵەکانی مامۆستایە بۆ خزمەت بە زمانی کوردی. خەڵاتی زارای ڕاگەن لە یەکەم ساڵوەگەڕی دەست بەسەرکرانی مامۆستا زارادا بە خۆشحاڵیەوە توانیمان لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکی شایستەدا یەکەم خەڵاتی زارا پێشکەشی ڕێکخراوی ڤەژینی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین کە ساڵانێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بواری تۆمارکردن و بە دیجیتاڵیکردنی سامانی نووسراوی مێژوو ئەدەبی کوردی و فەرهەنگە کوردیەکاندا چالاکی دەکەن. ئەم ساڵیش بۆ جاری دووە ڕێوڕسمی بەخشینی خەڵاتی زارا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەڕێوە دەبین بە بەشداری خەمخۆران و ئۆگرانی کەلتور و زمانی کوردی ڕێز لە هەوڵ و ماندووبوونی خەمخۆرێکی دیکەی چاند و زمانی کوردی دەگرین. ئێمە ئەم ڕێزگرتن و خەڵات بەخشینە وەک ئەرکی سەرشانی خۆمان دەزانین و هیوامان وایە کە بەو چالاکیانەمان بتوانین هان دەربین بۆ خزمەتی زیاتری تاکی کورد بە کەلتور و زمان و نرخە نەتەوەی و نیشتمانیەکانی. لە کۆتاییدا دەتوانین بڵێن کورتشۆپ سەنگەری بەرگریکردن لە کەلتور، زمان، مێژوو هونەری کوردیە. کورتشۆپ وێڕای ڕێزگرتن لە پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردستان سەر بە هیچ لایەنێکی سیاسی، کۆمەڵایەتی، ئاینی و زاراوە و ناوچەیەکی تایبەت نییە و خۆی بە مڵکی هەموو کورد و کوردستانیان دەزانێت. کورتشۆپ هەوێنی تەبایی و برایەتی و پێکەوە ژیانی شەرەفمەندانەی سەرجەم پێکاتەکانی کوردستانە. کورتشۆپ تیشکی گەشانەوەی، هۆشیاری نەتەوەیی و ناسنامە سازی نیشتمانیە. Divê beşê de ji bo zêdetir xemlandina merasima me du xanimên hunermendên dengxweş bi navên Nûşîn û Pervîn wê bi çend stranên xwe merasima me zêdetir bixemlînin bila kerem ket.
مراسما مەدە ئەم داخوازێ ji rêzdar mamosta Stûdat Resûl dikin wek nûnerê lêjneya dawerên xelata Azdarayê kerem bikin bo pêşkêşkirina raporta lêjneya daweran û eşkerekirina navê wergîrê xelatê. ئێوارە باش ئامادەبوانی خۆشەویست خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەلایەن ڕێکخراوی کورتشۆپەوە بە نوێنەری لیژنەی هەڵبژاردننی خەڵاتی زارا و ئەندامی لیژنەی داوەران دادرام بۆ خوێندنەوەی راپۆرتی لیژنە و هەڵبژاردننی بربژێرێک بۆ بەخشینی خەڵاتی زارا بۆ زمانی کوردی. بانانی خەڵاتێک بە ناوی زارا بۆ زمانی کوردی لەلایەن ڕێکخراوی کورتشۆپەوە هەنگاوێکی گرنگ و کاریگەرە بۆ ڕێزدانان لە خەباتی مامۆستایەکی ژن کە لە پێناو خوێندەوارکردنی ڕۆڵەکانی گەلەکەمان و گەلەکەمان بە زمانی داکی خۆیان حکمی 5 ساڵ زیندانی بەسەردا سپێندا. لە هەمان کاتدا ئەم زیندانیکردنە ڕووی ناشرینی دەسەڵاتدارانی ئێرانی نیشانی ئێمە و هەموو جیهاندا کە چەندە ترسیان لە خوێندن بە زمانی کوردی هەیە. زارا محەممەدی بۆچی لەسەر زمانی کوردی زیندانی کرا؟ ئەم زیندانیکردنە بە هەندێکی سیاسی و فەرهەنگی هەیە پێویستە ئاوری لێ بدەینەوە و لەسەری بوەستن. بۆچی داگیرکەرانی کوردستان بە تایبەت لە هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران ئەوەندە لە خوێندن بە زمانی کوردی دەتر؟ وەکە زمان گرنگترین ناسنامەی نەتەوەیە. زمان وەک ئاوێنەیەکی باڵانما وایە کە نەتەوە هەموو بوونی خۆی تێدا دەبینێتەوە. لەنێ ئەو زمانە مێژوو و فەرهەنگی خۆی دەبینێتەوە کە ئەو نەتەوەیە لەڕێ ئەو زمانەوە داهێنەری ئەو فەرهەنگەیە. بۆیە هەتا زمان زیندوو بێت و پایدار بێت نەتەوە زیندوو و پایدارە. داگیرکەرانی کوردستان ئەوە چاک دەزانن ئەگەر کورد بە زمانەکەی خۆی بخوێنێ ببێت بە خاوەن زمانێکی پێشکەوتوی خوێندن و نووسین بەدی خاوەن فەرهەنگێکی باڵا و هەر هەڵدەدات و دێتە ڕێزی نەتەوەی فارس و عەرەب و تورک. ئیدی بوونی ئەوان وەک دەوڵەتێکی داگیرکەر دروستکراو لەسەر خاچی کوردستان دێنێتە لەرزە. لە دوای دامەزراندنی دەوڵەت نەتەوەکانی ئێران و تورکیا و عێراق و سووریا لەسەر خاچی کوردستان ئەوەی ئەم دەوڵەتانە زیاتر کاریان لەسەر کردووە سڕینەوەی زمانی کوردی بووە. وکە سڕینەوەی زمان واتە کوشتنی دەتەوە. بۆیە ئەوان لە خوێندن بە زمانی کوردی دەترسن و دایانەوێ کوردی بۆ هەمیشە مالێکی سەرکوتکراو و ژەردەستە بێت. ئەگەر لە تورکیا قسەکردن بە کوردی قەدەغە بووە و زای لەسەر بووە، لە ئێران قسەکردن بە کوردی قەدەغە نەبووە، بەڵام بەڕادەیەک ئاسیزم بووە هەر بە لەهجەیەکی مەحەلی ئێرانی دانراوە و باشکۆی زمانی فارسی بووە. کە دەسەڵاتدارانی ئێران پێیان وایە کوردی زمانێکی سربەخۆ نییە. گەلی کوردش نەتەوە نییە و یەکێکە لە قەومەکانی ئێرانی و هەر لە بەرەبەیانی مێژوو کورد بە ئەسڵ ئێرانی بوون و دەبێ بە ئێرانیش ببێننەوە. هەر ئەم سیاسەتە زمانی و ملت تاجێ ئێرانیە ڕاستە و خۆ لە سیستەمی پەروەردەی وڵاتەکەیدا لە دژی هەموو نەتەوە غەیرە فارسەکان بە کوردیشەوە جێبەجێ کراوە. مانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کۆمەڵ لەهجەیەکە و جوگرافیایەکی بەربڵاوی لە ڕۆژئاوای ئێران گرتووەتەوە. کوردی ناوەندی کە بە سۆرانی ناسراوە، کوردی کرمانجی، لۆڕی، لەچی، ئەلهوڕی، هەورامی. مۆزاییکێکی زار و شێوەزاری کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە کە ئاخێوەرانی لە ڕووی جیاوازی لەهجەیی و پێکهاتەی مەزهەبی و عەشیرەیی و ئەتنیکی لەگەڵ یەک جیاوازن. دەسەڵاتدارانی ئێران لە جیاتی ئەوەی ئەم جیاوازیە زمانی و لەهجەیە زمانی و لەهجەیەی ناو ئێران وەک باخچەیەکی ڕەنگاوڕەنگ و پڕ لە گوڵی جوان سیر بکەن بە چاوێکی پڕ لە ترسەوە سەیریان کردووە. خوێندن بە زمانی کوردیان باڕەشە داناوە بۆ یەک پارچەی دەوڵەتی ئێران. هەر بۆیە لە سەرەتای سەدەی 20ەوە بەردەوام تێکۆشاون بۆ بنکۆڵکردنی ناسنامەی زمانی کوردی و
فراوانکردنی کلێنی نێوان زارە کوردەکان بۆ ئەوەی هەر زارێکی کوردی بکەن بە زمان و دەچێتینەتەوەی کورد و زمانەکەی پارچە پارچە بکەن. ئەوەی لەگەڵ نور پێیان کرا بۆ دابڕینیان لە کورد ئێستا لەگەڵ لەک دەیکەن. پێیان دەڵێن ئێوە کوردین، پێیان دەڵێن ئێوە کوردین و لەکن. دارەکەشتان دازەیەکی زمانی کوردی نییە و بانێکی سربەخۆیە. لەگەڵ هەورامی دەیکەن بۆ ئەوەی وەک زمانێکی سربەخۆ بیناسێن و لە کوردی جودا بکەنەوە. لە ئێستا و داهاتوشدا لەگەڵ کوردە کەڵهوڕەکانی کرماشان و ئیلام دەیکەن، هەوڵی تواننەوەی کوردەکەیان دەدەن بۆ ئەوەی بەڕادەیەک دارە کوردەکەیان کاڵ بێتەوە، بە کوردیەک قسە بکەن کە وەک فارسی وابێت و یان بدێ بە شێوەزارێکی فارسی چیدی کوردی ئەمێنێتەوە. ئەم سیاسەتە زمانیە کە ئێران بە دژی زمانی کوردی دەگرێتە بەر، بە زمانەوانیدا پێی دەگوترێت زمان کوژی لینگوساید. کوشتنی زمانش واتە کوشتنی ڕۆحینەتەوەیە. ئەمەیە بەرنامەی داگیرکەرانی کوردستان بۆ زمانی کوردی. ئەوەی لە ئێران لە ماوەی سەدەیەک هەم لە سەردەمی ڕۆژا شاوە هەتا ئەمڕۆ لەگەڵ زمانی کوردی کراوە، لە سیاسەتی کوشتنی زمان و نیمەلەکردنی لە تورکیا زۆر لەمە دڕندانەتن لەگەڵ کوردی باکوور کورمانجیدا کراوە. دانانی خەڵاتێک بە ناوی زارا بۆ زمانی کوردی بەرگریە لە دژی ئەم سیاسەتە زمان کوژەی کۆماری ئیسلامی ئێران و داگیرکەرانی دیکەی خاچی کوردستان و ئاندانی خەباتە بۆ پاراستن و بەردەوامی خوێندن بە زمانی کوردی لە هەموو پارچەکانی کوردستاندا. من هەمیشە پێم وافوە هەر کوردێک لە ژینگەیەکی پڕمەژێر دەستەیی و تەوسانەوەی زمانی بۆ زمانەکەی خەبات دەکات زۆر لە پێشترە لە کوردێک کە لە ژینگەیەکی ئازاد بە کوردی دەخوێنێ و دەنووسێ. بۆیە من وەک هاوڵاتێکی باشووری کوردستان لەپڵەوە نووسەرێکی کوردی باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان لە پێشتر دەزانم بۆ وەرگرتنی ئەم خەڵاتە تا کوردێکی باشووری کوردستان. ئەمە هەرچەندە بەدەستهێنانی مافی زمان لە باشوور بە ڕێگایەکی سەخت و پڕ لە تێکۆشان و قوربانیدان تێپەڕیوە. هەتا دەسەڵاتدارانی عێراق ناچار کراون دان بە مافە زمانیەکانی کورددا بنێن و لە دەستوری نوێی عێراقیشدا بیچەسپێنن. دەڕێڕای ئەم هەموو خەباتە لە باشوور هەشتا مەترسی سەرجاری کوردی ماوە، بەتایبەت لە ناچار دابڕێنداوەکان کە هەر دەزبووە و هەتا ئێستاش لە بەردەم شاڵاوی تاریبدان. بۆ خەڵاتی ئەم جارەی زارا وای ڕاگەیاندنی کورتشۆپ لە ڕێگای ماڵپەڕی فەرمی خۆیەوە بۆ وەرگرتنی ئەو کەسانەی ساڵانێکە کە لە بواری زماندا خەبات دەکەن لە خۆناغی یەکەمدا زیاتر لە 20 کەس سیڤی خۆیان نارد بۆ ئەوەی بچنە قۆناغی دواتر و ئەندامانی لیژنە بە دوێرەی کار و چاڵەچەکانیان دەنجیان پێ بدەن. لەم سیڤیانە 6 بەهێزترەی سیڤیمان هەڵبژات کە لە بەشە جیاوازەکانی کوردستان پێکهاتبوون سیڤیەکانیان خرایە بەردەم ئەندامانی لیژنە. لە هەر بەشێکی کوردستانیش داوەرێک دادابوو بۆ هەڵبژاردننی بەربژێرێک بۆ بەخشینی ئەم خەڵاتە. من ئەندامێکی داوەری ئەم لیژنەیە بووم لە باشووری کوردستان لەگەڵ 3 داوەری دیکە لە پارچەکانی تری کوردستان کە ئەم بەڕێزانە بوون: مامۆستا سەعید بەڕۆژ لە باکووری کوردستان، دکتۆر هاشم ئەحمەدزادە لە ڕۆژهەڵاتی کوردستان و مامۆستا خالید جەمیل لە ڕۆژاوای کوردستان. شێوازی دەنگدانەکە بە سیستەمێکی پێشکەوتوو ئەلکترۆنی بوو کە تەنها بۆ ئێمەی ئەندامانی لیژنە دانرا بوو دەمانتوانێت لە ناویدا ناو، وێنە، زانیاری و کردەی نمرەدانان ببینین و نمرە بۆ هەر بەربژێرێک بدەین بە گوێرەی ئەو خەباتەی کوردیەتی. هەروەها بۆ زیاتر شەفافبوونی دەنگدانەکە تیمی تەکنیک بە شێوەی ڕاستەخۆ بەشی ئەنجامەکانی بۆ ئەندامانی لیژنە و بەکراوەی هێشتبووە بۆەوەی ئەندامانی لیژنە دڵنیا ببنەوە لە دەنگەکانیان. خۆشبەختانە لە کۆتاییدا هیچ کام لە ئەندامانی لیژنە لاریان نەبوو بۆ ڕازی بوون لە شێوازی دەنگدانەکە. لە کۆتاییدا مامۆستایەکی خەباتکار و مانگونەناس وەک براوەی خەڵاتەکە هەڵبژێردە کە فاش کەمێکی تر ناوی بەڕێزیان ئاشکرا دەکەین. دەردەچوونی بربژێرەکانی بۆ مانای نییە کە ئەوان شایانی خەڵات نین.
هەر کوردێک بە کوردی دەنووسێ و بعد بۆ پاراستنی زمانەکەی دەکات شایانی خەڵات و وەزێدانە. هەموو کوردێک پێویستە شانازی بە زمانەکەی بکات و ئەولی پاراستنی بدات. زمانەکەی بە ئامانەتەوە بۆ منداڵەکانی بجێزێت. ئەگەر لە وڵاتەکەشی کوردی قەدەغە بوو دەبێت لە ماڵەوە فێرگەیەک ئامادە بکات و منداڵەکان لێرە خوێندن و نووسین بە کوردی بکات. هەر پایدار بن ئەوانەی ئەو خەباتی زاران و بۆ خوێندن بە زمانی کوردی و پاراستنی ناتنامەینەتەوەی کورد لە هەموو بەشەکان بوو. کاتی هاتیە ناوی ئەو بردژێرە ڕابگەینن کە ئەو مامژار کوردنی براوەی دووەمی خەڵاتی زارا بۆ زمانی کوردی خانمێکی زمانزان و نووسەر و شاعیرە کە دیاتن لە 50 ساڵە لە چەندین بواری جیاوازدا خزمەتی زمانی کوردی کردووە. ئەویش مامۆستا ئەمینە عەمەر ناسراو بە کەچا کورد. لەبەرێ بۆ تەندروستیە مامۆستا ئەمینە عەمەر ناسگری بە کەچا کورد نەباشە وێ نەکاری لەبەر ئامادە بە وێ مامۆستا خالد دەستنیشان کرد کۆ بنێنەرەتیە وێ خەڵاتە زارا وەربگرە. لەورا ئەم داخوازی ji rêzdar مامۆستا خالد محەممەد dikin bila kerem bike بۆ وەرگرتنا خەلاتێ و پێشکەشکردنا چەند گوتنان. لاغڕێز باشترین و پیرۆزترین گوتن سلااوەکە ڕێزگرتنەیە ji بۆ danên pêşmergeyên pakrawan ku bi saya dilsozî û qehremanîya wan îro em li vê derê li hewlêra paytext bi azadî dicivin û bi serbestî behsa zimanê Kurdî dikin belkû bi dilxweşî zimanzanên xwe xelat jî dikin. Bi rastpartin ji mamoste û zimanzana Kurda Rojavayê Kurdistanê wergira xelata zara Emîne Emer a bi nasnavê keça Kurd nas kiriye û bi dehên salan xebat û têkoşîn di ber zimanê Kurdî de kiriye ku ji ber rewşa xwe ya tenduristî nikarî bû li vê derê amade bibe. Êdî ji bo min şanazî û serbilindî ye ku li şûna keça Kurd û bi navê wê duyem xelata zara werbigirim û piştra jê re bişînim Almanyayê ku li wê derê dijî. Hevdem em tenduristiyeke baş jê re dixwazin û vê xelatê li xwe û li we pîroz dikin. Êdî ji bo min şanazî ye û ez nûnertiya keça Kurd dikim ji bo wergirtina vê xelata hêja. Zimanê Kurdî bi dehên salan ji aliyê desthilatên zordest ve li her çar parçeyên Kurdistanê hatiye qedexekirin û zimanzanan jî baceke giran di ber te daye. Lê tevî wê zordestiyê û hewlên dorpêçkirin, paşxistin, hijaftin, asîmîlekirin zimanê Kurdî dikarî bû zindî, xurt, dewlemend, parastî û zelal bimîne. Zimanê Kurdî weke zimanên dinên cîhanê xwedî gencîneyeke ferhengî, dengsazî, peyvsazî, rêziman, watesazî û rênivîsê ye. Xwedî dîrokeke dûr û dirêj e wiha jî nîşanên pêşketina wî di xurtî û dewlemendiya wî de diyar dibin. Serbarî berhemên hêja ku bi vî zimanî hatine dahênankirin êdî bûye sereketirîn bînemaya nasnameya gelê Kurd. Hebûna zimanê Kurdî girêdayî hebûna gelê Kurd e. Wiha jî hebûna gelê Kurd girêdayî hebûna zimanê Kurdî ye. Lewma dijminê gelê Kurd her ew bi xwe dijminê zimanê Kurdî ye û dilsozê gelê Kurd jî dilsozê zimanê Kurdî ye. Silav û spas ji bo we amadebûyên hêja û birêz. Silav û spas ji bo saziya Kurdşopê ku salane weke rêzgirtin û pêzanîn helata zara radestî zimanzanekî yan zimanzaneka Kurd dike. Spas ji bo hevalên min ên komîteya amadekar, ji bo min şanaziyeke duqat, sêqat û çarqat e ku ez endamekî vê komîteya amadekara xelata zara me. Ji bo min serbilindî ye ku dezgeh
مەدیا و سازیên زمانی کوردی وها پێشکەتنên مەزن دەبینن. سپاس جوەتە باڕە. نهاجی ئەمێ پێک بە بینەرێ کورتە ڤیدیۆیەکی بن لەسەر ژیانە مامۆستا ئەمینە عەمەر. Geca Kurd Emîna Emer ku bi nasnavê Geca Kurd nas kiriye, nivîskar û helbestvaneke Kurd e. Sala 1948 li gundê Xirbê Cihuyan ê ser bi Cizîra Rojavayê Kurdistanê ji dayîk bûye. Dema wê helbestên Seyda Cigerxwîn xandin hest bi êşa gel û welatê xwe kir. Xebata rizgarî xwaz bi wê gelekî pîroz bû. Sala 1971 bawernameya Pola 12 bi dest xist. Yekser çû zanîngeha Silêmaniyê li başûrê Kurdistanê. Li Kolêja Ziman û Wêjeyê Kurdî xwend. Di sêmîn sala xwendinê de ango 1974 neçar bû pena bibe nav şoreşa Barzaniyê Nemir, ji ber ku şerê rejîma Iraqê li dijî şoreşê dest pê kiribû. Cara pêşî wê dest avê te Pênûsê ji bo pêlweşa dengê Kurdistan bû. Malikên pêşîn ku wê bi helbestî nivîsîn li jêr navnîşana Darbesta Zerîn bû. Ew jî ji bo Seydayê Cigerxwîn bû. Dema ku darbesta wî ji Swêdê ber bi bajarê Qamişlove hate guhestin. Wê di komîteya sernivîser a sê kovaran de kar kiriye. Gelawêj, Pênûs û Pêl. Berhemên Keça Kurd. Keça Kurd heta niha 15 pirtûk bi zimanê Kurdî nivîsîne. Werger ji zimanê Erebî. Çîrokên helbijartî yên Ezîz Nisîn 1991, Xweybûn, Civata Serxwebûn 1993, Folklor. Çîroka Êsê û Bilodo û pêre jî çîroka Şengê Pengê 2003. Kêza Kêzeran xwediya Şimika Xêzeran ji bo zarokan. Di mijara zimanê Kurdî de Zayenda Mê û Nêr. Paşpirtûka Mê û Nêr. Ferhenga etîmolojiya zimanê Kurdî. Nûbihara biçûk û mezinan. Ferhengeke helbestî etîmolojî. Di mijara zimanê Kurdî de bejna xemên min helbest. Bazê hêviyên min helbest. Pirgala bênifûsî ji heft kurte çîrokan pêk hatiye. Roj baş. Ez destpêkê spasiya endamên komîta amedekar dikim ku ev xelata pîroz ji min re destnîşan kirine. Bi rastî ev cara pêşî ye ez dibînim ku xelat ji bo jineke xebatgêr hatiye danîn. Ez spasiya wan jî dikim ku wê komîta ku ev xelat ji bo Zara Mihemedî amade kirine, ez spasiya wan jî dikim û bi rastî xelata jinekê ji bo jinekê evaha gelekî xweş bû. Bi min gelekî xweş e ku ez jineka nivîskar û di ziman de dixebitim xelata Zara Mihemedî werbigirim ji min re ser bilindî ye. Lê ez ê bêm li ser ziman ku ev jina hêja jî di zimanê bergirî li zimanê bav û bapîran dikir û îro jî ji bo wê di girtîgehê de rûniştiye. Yani ziman ji roja ez ê behsa Rojavayê Kurdistanê bikim. Dema partiya pêşî çêbûye ku yek partî bû û niha jî bûne gelek partî. Lê hemiyan jî pişt guhê xwe veavêtine ziman. Guh nedane ziman. Yani ziman kirine tiştekî gelekî weke bi Erebî dibêjin sanewî. Mixabin. Evaha ne baş e.
دما ام دنویسن جی بزمان کردی خوندوان من نینن قالوا چما جبركو تفقرا كردي قه نداي زمان قه نداي زمان حتى كو زمان بجواكا خوشيرين بكي جواكا كردي دا جيب راسي إيرو يعني جواك بخوا زمان لاواز دكا يعني بيفا كردي كو جودكاري كردبونها بويا فلاحي كرد طوفي چاندنية بويا بزر يعني چاندني جي بويا زراعة يعني افتشتي هني ما تخص داويا ويجيت بجم جن جيان آزادي وبرخدا مراسم مدى پیامک ویدیویی یا مامۆستازارا محەممەدی ji bo me hatiye niha jî em ê pêk ve guhdar û bînerê vê peyamê bin. سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بەرپرسانی ڕێکخراوەی بەڕێزی کورتشۆپ و هەروەها سپاس و پێزانین بۆ دابینکردنی ئەم خەڵاتیە لەلایەن ئەم ڕێکخراوە. بێگومان دامەرزاندنی خەڵاتانی لەم تەشنە بنەمای کە بۆ سیستم سازی کوردستانی وەک دەبینین لە ساڵانی ڕابردووە هەم لە کوردستان و هەم لە دیاسپۆرا نەتەوەی کورد هەنگاوی ناوە بۆ ئاراستەکردنی بایەخەکانی خۆی لە چوارچێوەی ئەم سیستم سازیە و ئەم ڕێخستنانە هەنگاوێکە بۆ جێگیرکردنی هزر و کۆمەڵگایەک ڕزگاری خواست. کۆمەڵگای کە بەدەر لە ڕێخستن و جمگەبەندی گوتارانی سەردەست تێکۆشانەکات بۆ ڕێکخستنی خۆی و گوتارسازی لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی خۆی. کەواتە دۆسیەی زارا محەممەدی وەکو دۆسیەیەکی نەتەوەییە کە کوردستانیان بۆ بەرزکردنەوەی خواستە نەتەوەییەکانی خۆیان ئافراندویانە و لە ئەم گۆڕەپانە تاکی زارا محەممەدی گرنگ نییە و ئەوەی گرنگ بێ هێماییکردنەوەی ئەو خۆڕاگریەیە لە پێناو گێڕانەوەی کوردستانی و بایەخمەندکردنی خواستە نەتەوەییەکانی نەتەوەی کووردە بۆ بەرەکانی داهاتوو. هەر بۆیە لێرەش پیرۆزبایی ئەەکەم لە خاتوونی بەڕێزی ئامینە ئەمەر کە براوەی ئەم خەڵاتەیە و هیوادارم هەر تاکێکی کوردستانی کە کاریگەری لەسەر نەتەوەی کورد هەیە بە شێوەیەکی بایەختارانە سەیری ڕابردووی خەباتکارانەی نەتەوەی کورد بکات و هەمومان پێکەوە بتوانین خەیرێکی گشتی کوردستانی بۆ نەتەوەی کورد بخولقێنین کە تاک بە تاکی نەتەوەی کورد وێڕای ژیانی ئازادانە و تاکەی خۆی بتوانێت لە پێناو ئەم خێرە گشتیە چالاکی و ژیان بکات. دیسانەوە سپاس و دەستخۆشی ڕێکخراوەی بەڕێزی کورتچوپەکەم و هەروەها پیرۆزبایی ئەم خاتوونە بەڕێزاکەم. بووین هێژا و قەدرگران باسک و حەیانەها ژی هون دیگەل مەبوون ئەم بوی ئاوایی هاتن داویە مەراسما مەیا وێ جاریژی هون هەر شاد و سەرپراز بن.